سێشتی زۆر بەسیط کە ئێمە بە نیعمەتی نازانین و زۆربەی هەرە زۆریشمان خاوەن ئەم سێشتەی. رسول الله فەرمیێ صلى الله عليه وسلم من أصبح منكم آمنا في سربه، هەر بەیانی کە خەبەرت بۆ بە ئارامی بەخەبەر بیت، لە وڵاتێکا پڕ لە ئارامی، لە ماڵێک پڕ لە ئارامی، بەبێ ترس بخەویت، بەبێ ترس لە خەو هەستی، بەبێ ترس بە ڕێگایە بڕۆیت، بەبێ ترس ئیش و کاری خۆت بکەیت، بەبێ ترس سەیارە لێ بخۆڕیت. معافا في جسده، بە لەشێکی ساغەوە هەڵسیت، بە لەشێکی ساغەوە بڕۆیت، نەخۆش نەبیت. عنده قوت يومه، نانی ئەو ڕۆژەشت هەبێت فكأنما حيزت له الدنيا بحذافيرها، وەگەوە وایە تۆ ئیقامی هەموو وڵاتەکانە هەبێت، وەگەوە وایە خاوەن هەموو دنیا بیت. ئەگەر چی کرێ چیت، ئەگەر چی کرێ کاریت، ئەگەر چی هەتا ئێسا خاوەن بستی عەرزنی لە وڵاتەیە، مادام خاوەن ئەم سێشتەی لە ماڵێکی بەکرێیە، لە ماڵێکی بچووکە، مادام تۆ ئارامیت، تۆ بە ئەمینی ئەخەویت، بە ئەمینی هەڵەسی، بە ئەمینی ئەچیتە سەرکارەکەت، ترسن نییە، لاشەیەکی ساغیشت هەیە و پارەی ئەو ڕۆژەشت هەیە بیخۆیت، بژێوی ئەو ڕۆژەت هەیە، قوتی ئەو ڕۆژەت هەیە بیدەیتە ماڵ و مناڵەکەت، وەک ئەو وایە تۆ خاوەن هەموو دنیا بیت. بۆیە عەزیزەکەم، إذا أنت ذا قلب قنوع أنت ومالك الدنيا سوا، ئەگەر خاوەن ئەو دڵە بەقەناعەتە بیت، وەک وایە هەموو دنیا تەبێت. دەی زۆربەمان ئەمەمان هەیە، الحەمدولله بە ئارامی لە ماڵەکانی خۆمانە ئەخەوین، بە ئارامی هەڵەسین، بە ئارامی ئەچینە سەر ئیشەکانمان. باشە، زۆربەی هەرە زۆریشمان الحەمدولله بای خۆمان لەشمان ساغە و بای ئەوەشمان هەیە ئیمڕۆ بیخۆین، بەیانی ڕەنگە بای بەیانی، دوو بەیانی، سێ بەیانی، بای مانگێکیشمان هەبێت. دەی سوپاسی رب العالمین کەن عەزیزانی خۆم. وإن تعدوا نعمة الله لا تحصوها، نعمەتەکانی خوا ئەوەنە زۆرە، هەر وەرە بیژمێرە ئەو نعمەتانی کەوا بەلاشەتەوەی بەدەم و چاوتەوەی، وەڵڵا ناتوانی بیژمێریت. ئەها ئۆکسجین بە بەلاش هەڵەمژی، خەڵکێک وەک تۆ هەیە ئێستا ئۆکسجینی لەسرە، شەوی ئەبێ 2 ملیۆن 3 ملیۆن بداتە نەخۆشخانەیەکی ئەهلی، لەخوا بەزیابێ، لەشێکی ساغە هەیە، لەخوا بەزیابێ بە ئارامی لە وڵاتەکەی خۆتە ئەژی، لەخوا بەزیابێ بای ئەوەت هەیە بیخۆیت. دەی سوپاسی رب العالمینی لەسەرکە. الحمد لله على كل حال.